پرۆگرامی گەشەپێدانی نەتەوە یەکگرتووەکان پێشبینی ئەوەی کردووە کە ئەگەر قەیرانەکانی دارایی و جێکەوتە کۆمەڵایەتیەکانی ئەفغانستان چارەسەر نەکرێن، ئەوە نزیکەی لە سەدانەوە حەوتی خەڵکی ئەو وڵاتە دەکەونە ژێرهێڵی هەژاریەوە. دیبۆرا لیۆنز نێردەی تایبەتی نەتەوە یەکگرتووەکان بۆ کاروباری ئەفغانستان بە نوێنەرانی وڵاتان ئەندامی ئەنجومەنی ئاسایشی ڕاگەیاندووە بۆ بەرگرتن لە تێکشکانی تەواوی ئابووری و تێکنەچوونی شیرازەی کۆمەڵایەتی ئەفغانستان دەبێت پارە بلۆکراوەکانی ئەفغانستان بگەڕدرێتەوە با جۆرێکیش بێت تالیبان بۆ مەبەستی تایبەتی خۆی بەکاری نێنێت. حکوومەتی ئەمریکا دوای ئەوەی تالیبان کۆنتڕۆڵی ئەفغانستانی کرد 9 ملیار پارەی حکوومەتی ئەو وڵاتی بلۆک کردو، هاوکاتیش ئەمریکا و هاوپەیمانەکانی دان بە حکوومەتی تالیباندا نانێن و گەماروی دارایی و چەکیشیان بەسەردا سەپاندووە. وەزارەتی گەنجینەی ئەمریکاش ڕایگەیاندووە گەمارە و سزاکانی سەر تالیبان لا نابات و ناژێڵێت ئەو گروپە دەستیان بە سیستمی دارایی جیهانی بگات. لەلایەکی دیکەشەوە سندوقی نەختی نێودەوڵەتی ڕایگەیاندووە کە بە چەند ڕێکارێک توانیوێتی ڕێگری لەوە بکەن کە تالیبان دەستی بە 440 میلیۆن دۆلار لە نێو خاکی ئەفغانستاندا ڕابگات. جیفری دی لۆرێنز دیپلۆماتکاری باڵای ئەمریکی لە کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان ڕایگەیاندووە تالیبان بە دوای شەرعیەت و پشتیوانی نێودەوڵەتیەوەیە. پەیامی ئێمەش گەلێک سادەیە، هەموو مەشروعیەت و پشتیوانیەک دەبێت بەدەست بێنرێت نەوەک بسەپێنرێت. لەلایەکی دیکەوە رووسیا و چین کە دوو ئەندامی هەمیشەیی ئەنجومەنی ئاسایش و خاوەنی مافی ڤیتۆن پشتیوانی لە ئازادکردنی ژماری پارەکانی ئەفغانستان دەکەن. لەم بارەوە گۆنگ شوانگ باڵیۆزی چین لا نەتەوە یەکگرتووەکان ڕایگەاند ئەم پارانە موڵکی ئەفغانستان و دەبێت بۆ ئەو وڵاتەش سوودی لێوەربگیرێت نەوەکو وەگامڕازێک بۆ گوشار و سنووردارکردن بەکاربێنرێت. وەلی غوڵام محەممەد ئیسحاق باڵیۆزی پێشووی ئەفغانستان لا نەتەوە یەکگرتووەکان بە ئەندامانی ئەنجومەنی ئاسایشی وتووە پێویستە ئەو پارانەی ئەفغانستان بە بلۆکراوی بمێننەوە تاوەکو ئەو کاتی تالیبان حکومەتێکی بنکەفراوان و پاڵپشت بە ویست و ئیرادەی خەڵک ڕابگەێنێت. بەرەی بەرگری نیشتیمانیش حکومەتەکەی تالیبان بە ناشەرعی دەزانێت و داوای لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کردووە دانی پێدا نەنێت و لەگەڵیدا مامەڵە نەکەن. پرۆگرامی گەشەپێدانی نەتەوە یەکگرتووەکانیش هۆشداری بڵاوبوونەوەی برسێتی و هەژاری دەدات و ئەوەشی خستووەتە ڕووتاوەکو سەری ساڵ زیاتر لە نیوەی خەڵکی ئەفغانستان کە دەگاتە 18 ملیۆن کەس پێویستیان بە هاوکاری مرۆیی دەبێت. ئەو بەرنامەی سەر بە نەتەوە یەکگرتووەکانی ژاماژە بەوە دەدات بەهۆی پوکانەوەی بەرهەمی ناوخۆیی ئەفغانستانەوە بە ڕێژەی لە 125 هەژاری زیاتر دەبێت و زیاتر لە نیوەی خەڵکی ئەو وڵاتەش لە ئێستادا پێویستیان بە هاوکاری و پشتیوانی مرۆڤ دۆستانە هەیە. هۆشداریەکانی نەتەوە یەکگرتووەکان لە کاتێکدا بزوتنەوەی تالیبان بەڵێنی ئەوەی بە ڕایگەشتی ئەفغانستان داوە کە هەموو تواناکانی دەخاتە گەڕ بۆ باشکردنی ژیانی ئەفغانیەکان و فراهەمکردنی خزمەتگوزاری و خۆشگوزەرانی هاوڵاتیانی ئەو وڵاتی لە ئەولەوێتی کارەکانی خۆی داناوە.